ساڵێک تێپەڕی بەسەر مردنی هەرێم ئەسوەد ئەو گەنجەی مردنەکەی دەنگدانەوەیەکی گەورەی بە دوای خۆی داهێنا و هەمووانی خەمبار کرد. باوکی هەرێم دەڵێت کوڕەکەی هەموو هەوڵێکی بۆ بڵاوکردنەوەی فەرموودە و سونەتەکانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بوو. هەوڵیش دەدات دوو جگەرگۆشەکەی هەرێم لەسەر ڕێچکەی باوکیان پەروەردە بکات. لەگەڵ هاوسێ و لەگەڵ برادەرەکانی دایم لەگەڵ برادەرەکانی دایم زۆر بەدەم بە خەندە و بە سوحبەت بوو دایم لەگەڵ هەموو کەسێکە عنی ژیانێکی زۆر خۆشمان هەبوو الحەمدولله لەگەڵیا. بەڵام لە دوای شتکە خوای گەورە بگەوە زۆر شکرین الحەمدولله کە لە دوای خۆی دوو ڕۆڵەی بەجێشتووە بۆمان ئینشەڵا جێی دەگرێتەوە کە بە ناوی کاکە ڕێدین و کاکە ڕێنوور. الحەمدولله کە ئێستاش ئەو مەدرسەیەکی وا بۆ دروست دەکەن بە ناو هەرێم ئەسوەدەوە بۆ کە بێتە فێرگەی هەرێم ئەسوەد بۆ لەبەرکردنی قورئان و سونەت ئینشەڵا دەبێتە خێریشی سەدەقە جاریە بوو کاکە هەرێم. هەرێم ئەسوەد تا ئەو کاتەی کە لە ژیانە بوو زۆربەی کات لای هاوڕەکانی باسی ئەوەی دەکرد کە هەموو ئاواتێکی ئەوەیە کە فێرگەیەک هەبێ بۆ کۆکردنەوەی هەموو منداڵانی ئەم کۆمەلگایە بۆ ئەوەی کە وانەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر دوردی خوای لێ بێت کۆ بکرێتەوە و بە منداڵەکان بوترێتەوە. بەڵام تا ئەو کاتەی کە لە ژیانە بوو ئاواتەکەی بۆ نەهاتە دی. بەڵام لە دوای مردنی خزم و کەسوکار و هاوڕەکانی ئێستا ئاواتەکان هێناوەتە دی و فێرگەیەکیان بۆ دروست کردووە تا لە دوای خۆی ببێتە سەدەقەی جاریە و هەموو منداڵانی ئەم کۆمەلگەیە لە دەوری خۆی کۆ بکاتەوە. ئێستا هەرێم بە دروستکردنی ئەم فێرگەیە ئاسوودەیە و ئاواتەکەی بۆ هاتۆتە دی. ئێستا کارەکانی فێرگەی هەرێم لە قۆناغی دروستکردنە و لەسەر ئەرکی خێرخوازان دروست دەکرێت. بڕیارە بێتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی منداڵانی کۆمەڵگەی قەڵاتە. الحەمدولله کارکردن لە پرۆژەکە تا ئێستا بەردەوامین لە نهۆمی دووەم و نهۆمی سێم ئینشەڵڵا لە نهۆمی دووەم ئەبێتە مەدرسە بۆ تەحفیزی قورئان و فەرمودەکان ئینشەڵڵا و لە نهۆمی سێمش دەتوانین بەم بۆ هۆڵ بەکاردێ هەم بۆ دەرس و دەوری فێرخوازان ئینشەڵڵا بۆ توانین بە هەردوو بار بەکاری بێن ئینشەڵڵا و تا ئێستا باشاتەوە الحەمدولله و داوا لە خێرخوازان دەکەین هاوکارمان بن پشتیوانمان من تاوەکۆم پرۆژێ بکاتە ئامانج و هەم پشکی ئەوانی تیاوێت هەم پشکی کاکەریمی تیاوێت بۆ قیامەت. ئەم کۆمەڵگەش هیچ مەدرسەیەک لەم ناوە نییە هیچ مەدرسێکی دینی تا ئێستا لە کۆمەڵگەی خەڵان دروست نەکراوە ئەمە تاکە پرۆژەیە لە منتیقەیە دەکرێت داوا لە خێرخوازان دەکەم کە هاوکارمان بن پشتیوانمان من تاوەکۆم پرۆژە بگاتە ئامانج و هەم مناڵانی ئەم ناوچەیە بەهرەمەند بن لە فێرگەیە و بەر شوێن پێی کاکە هەرێمان بڕۆن شوێن پێی هەڵگرنەوە ڕەوشی ئەخلاق و ڕەوشی بەرزدان کۆمەڵگەی بڵاوکەنەوە. مردنی هەرێم دەنگدانەوێکی گەورەی لە کوردستان و دەرەوەشە بوو. لە زۆربەی ناوچەکانەوە خەڵکی ئامادەی بە خاکسپاردنی بوون چونکە دەوترێت هەرێم بۆ خواژیا و هەر لە پێناو خوداش مرد. سێ سیفەتی کاکەرێمم زۆر پێخۆش بوو کە زۆرم خۆشەویست یەکێک بوو لە کەسە خۆشەویستەکانم من ینی لە دوای باوکم یەکێک بوو لەو کەسانی کە زۆر تەئسیری لێم کرد. کاکەرێم دەمارگیری نەبوو وەکو مەلای گەورە دەفەرمێ إن من أعظم المصائب التعصب للمذاهب. کاکەرێم دەمارگیری حیزبایەتی و فکری و ئەو شتانەی نەبوو هەمومانی بە یەک چاو سەیرە کرد و موسڵمانانی هەمووی بە یەکگرتوو بە کۆمەڵ بە سەلەفی هەمومانی خۆشەویست. سیفەتێکی جوانی کاکەرێم ئەو دڵپاچی و دڵسافیە بوو. سیفەتی دووەمی کاکەرێم سبحان الله ڕۆژێک لە ڕۆژان نەمدید زەردەخەنە لەسەر لێوی ئەو گەنجە ببڕێ لەسەر بە بەردەوام گەنجێکی دەم بە پێکەنین و دەم بە زەردەخەنە بوو سوحبەت و قسەی خۆشی هەرگیز لێ نەدەبڕە هەمومانی دەخستە پێکەنین بە قسە خۆشەکانی بۆیە هەمووشمان حەزمان لێ بە بەردەوام لەگەڵی دانیشین لەبەر ڕووخۆشی و پێکەنینەکەی. سیفەتێکی تری ئەم گەنجە گەشببینیەکەی کە ئەو سیفەتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە بەردەوام گەشببین بوو لە ژیان. ڕۆژێک لە ڕۆژان ئەو گەنجە نەیگوت نیمە نەیگوت وەزعم باش نییە نەیگوت چۆن من مادام کەسابەتێکی وام نییە بچم خەریکی فەرموودە بم. بۆیە خوای گەورە گەورەی کرد و ناو ناوبانگێکی زۆر و الحەمدولله لەسەروی هەموو شەو گەورەترین مژجێنی ئەوەیە لە مردنی کاکەرێمەوە بەس لەو شاری خۆمان دێها گەنج تەوبەیان کردی و گەڕایتنەوە. هەرێم لە ڕووی مادیەوە سەرمایەدار نەبوو بەڵام بەدڵ دەوڵەمەند بوو. دوای مردنیشی ناوی هەر بە زیندوی ماوەتەوە. هەرێم بوو بە پەنجەرەیەک بۆ گەڕانەوەی چەندین گەنج و لاوی سنوورەکە و بەردەوامیدان بە ڕێبازەکەی هەرێم.
ڕامیار عوسمان کەناڵی پێیان ناحیەی تەقتەق.